بڵین پەیماننامەی لۆزان کە بەڕاستی کارەساتێک بوو لە کورد لە هەر چوار پارچەی کوردستان کە پێویستە کورد عیبرەتە چ لێوەربگری دوای 100 ساڵ پێویستە ئێمە پێداچوونێک بە ڕابردووی خۆماندا بکەین. ئێمە هیچ ئیستیفادەیەکمان لە ئەو ناتەبایی و نایەکگرتووەەکی دێ پێویستە بەڕاستی سەرکردە سیاسیەکانی کوردستان هەر چوار پارچەی کوردستان خەمێکی جدی لە قەزیەی کورد بخۆن، بەدەم داواکاری خەڵکەوە بێن، بزانن داواکاری خەڵک چییە، چونکی بەڕاستی دەبی ئێمە بچینە ناو خەڵکەوە ڕێی خەڵک و تەسەوراتی خەڵک وەربگرین لەو کەسدا و بە دوای هێزی پشتیوانیەوە بین لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی سیاسیەوە پێویستە ئێمە دوای 100 ساڵ بیر لەوە بکەینەوە کە دوژمنی کورد زۆرە، پێویستە ئێمە پێکەوە تەباوین، پێکەوە یەکگرتوو بین، بە هەموو عەزاب و لانە سیاسیەکانی تر بتوانین خەمێکی جدی لە قەزیەی کورد و لایەنی نیشتیمانی بخۆین و ئاوڕێک لە ڕابردووی خۆمان بدەینەوە. کاتێک کە عەزاب و لانە سیاسیەکانی هەرێمی کوردستان و پارچەکانی تری کوردستان پێکەوە هەمەهەنگێکی تەواویان هەبێ و خەمی خەڵکی خۆیان بێ، دوژمنان ناتوانین یعنی زەفەر بە کوردستان بە خاوەنی هەرێمی کوردستان بەرن، بەڵام ئەوان ئیستیفادەیان لەو ناکۆچیە سیاسیانە وەرگرتووە کە لە کوردستان و لە ناوچەکەدا هەیە. بەداخەوە لە کاتێکە ئێستامە یادی ئەو 100 ساڵە ئەکەینەوەکەوە کورد پارچە کرا لەو ساڵە، بەڵام ئێستا گەلی کورد یەکگرتوو نییە، بەگشتی هێز ویلایەنەکانی ژویان نەکردووە تا ئێستا گەلی کورد بە هیچ شێوەشی ببیتە یەک پارچە و لە ناو خۆیان یەک نین و بۆ ئەوەی کورد و کوردستان ببیتە یەک پارچە و لە دژی نێرانی گەلی کورد یەکگرتووتر و قایمتر بین بۆ ئەوەی هەر چوار پارچەکەی کەوا ئێستا لە ژێر هەژمونی داگیرکاری هەر چوار دەوڵەتی داگیرکردن کەوا کوردستانیان پارچە کردووە بەسەر خۆیاندا دابەش کردووە خێر و بێری ئەم وڵاتە بۆ خۆیان ئەبەن، بەڵام بەداخەوە هێز ویلایەنە کوردیەکان لە هەر چوار پارچەی کوردستانە تا ئێستاوایان نەکردووە کەوا گەلی کورد یەکگرتووتر و باشتر دەرکەوێ بەرامبەر نارەکانی. وای لێ هاتووە کەوا هەر چوار لایەنەکەی کەوا دژی کوردن لە هەر چوار پارچەکە باشتر زەفەرمان پێ ببەن و نەمانتوانیوە یەکگرتوو بین و ڕوبەڕوویان بوەستینەوە. ئێستا کاتی ئەوە هاتووە کەوا کورد کۆنگرەیەکی نەتەوەی ببەستی کەوا لە هەر چوار پارچەی کوردستان هەموو هێز ویلایەنەکان تێیدا بەشدار بن و جیا لەوەی جیاکاری بکرێت کە هیچێک بڵێ من سەرۆکم و ئەوەی در بڵێ من جێگرم و پێویست بەوە ناکە هەر کامێکمان جێگر بینیان سەرۆک بین. گرنگ ئەوەیە کە کوردێک سەرۆکایەتی کۆنگرەیەکی نەتەوەی نیشتیمانی بکا بۆ ئەوەی ئێمەش وەکو وڵاتان کەوا ملەتێکی 40 ملیۆنی بگرە زیاتریشین بتوانین وەکو وڵاتەکانی لەسەر بەخۆیمان هەبێت.